سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی لە شاری کامیاران، مانگرتنی بێهزاد ڕەسوڵی لە خواردن لە زیندانی ناوەندی شاری سەقز، خراپەی دۆخی تەندروستی متەلب ئەحمەدیان لە زیندانی ئێڤین، دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری دێولان بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی و بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی مەسعود مەحمودی لە زیندانی قزل حساری کەرج. درێژەی هەواڵەکان دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی لە شاری کامیاران ڕۆژی شەممە 16 جۆزەردانی 1405 هەتاوی ئیسا فەیزی کەژاڵ ڕەحمانی و دانیال ڕەحمانی سێ هاوڵاتی خەڵکی شاری کامیاران لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیارکران. بەپێی راپۆرتەکان بەیانی هەمان ڕۆژ کەژاڵ ڕەحمانی و دانیال ڕەحمانی لە ماڵەکەیان بەبێ پیشاندانی بڕیاری جادوەری دەست بەسەر و هەروەها ئیسا فەیزی پاش ئەوەی بۆ ئاگاداربوونەوە لە چارەنووسی ئەم دوو ئەندامی خێزانەکەی سەردانی ئیدارەی ئیتلاعاتی کامیارانی کرد لەوێ دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسەکە کەژاڵ ڕەحمانی لە ساڵانی ڕابردوودا چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بانگەشت و لێپرسینەوەی لێکراوە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن و هۆکاری دەست بەسەرکردنی ئەم سێ هاوڵاتیە بڵاو نەکراوەتەوە. مانگرتنی بێهزاد ڕەسوڵی لە خواردن لە زیندانی ناوەندی شاری سەقز. بەپێی راپۆرتەکان بێهزاد ڕەسوڵی بەندکراوی سیاسی تەمەن 43 ساڵی خەڵکی شاری سەقز زیاتر لە 2 مانگە دژ بەو حکومەی بەسەریدا سەپێنراوە مانی خواردنی وشکی گرتووە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لە ئەنجامی ئەم مانگرتنەدا تووشی کەمبوونەوەی زۆری کێشی جەستەیی بوو، کێشی لە زیاتر لە 80 کیلۆ بۆ نزیکەی 50 کیلۆ دابەزیوە. هەروەها بەهۆی درێژەی مانگرتنەکەی دۆخی جەستەیی و دەرونی ناوبراو ڕۆژ بە دوای ڕۆژ خراپتر دەبێت. شایانی باسەکە بێزاد ڕەسوڵی ساڵی 1404 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکان دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی سەقزەوە بە تۆمەتی ئەندامەتی یەکێک لە حیزبەکانی کوردستان حکمی 8 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. خراپەی دۆخی تەندروستی متەلب ئەحمەدیان لە زیندانی ئێڤین. بەپێی راپۆرتی گەیشتوو متەلب ئەحمەدیان بەندکراوی سیاسی کورد لە زیندانی ئێڤین لەگەڵ خراپبوونی دۆخی تەندروستی هێشتا لە مافی وەرگرتنی دەرمان و خزمەتگوزاریە پزیشکی پێویستیەکان بێبەشکراوە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان نەخۆشی شێرپەنجەی ناوبراو بۆ بەشەکانی دیکەی جەستەی بڵاو بووەتەوە و پاش گەڕانەوەی لە نەخۆشخانە تووشی دابەزینی کێش بووە. هەروەها لە هەمان کاتدا ناوبراو سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لەلایەن بەرپرسانی زیندانەوە نەک تەنیا لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەشکراوە بەڵکو گوشارێکی زۆری خراوەتە سەری. شایانی باسەکە متەلب ئەحمەدیان لە ڕۆژانی ڕابردوودا بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ نەخۆشخانە گواستراوەتەوە پاشان ئەنجامدانی چەندین نەشتەرگەری دیسان ڕەوانەی بەندیخانەی ئەڤین کراوەتەوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری دێولان بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. ڕۆژەی ڕابردوو بەپێی راپۆرتی گەیشتوو محەممەد ڕەزایی چالاکی مەدەنی و ئەندامی ئەنجومەنی فەرەنگی و کۆمەڵایەتی نۆژین لە شاری دێولان بە مەبەستی جێبەجێکرانی حکمی 1 ساڵ زیندانی تەعزیری کە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لەلایەن دادگای ئینقلابی شاری دێولانەوە بەسەریدا سەپێنراوە و بانگەشت و ڕەوانەی زیندان کراوە. شایانی باسەکە ناوبراو ساڵی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان زیاتر لە 55 ڕۆژ لێپرسینەوە و ئەشکەنجە لە گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان بە دانانی بارمتەی قورس تا کاتی بەڕێوەچوونی دادگاییەکەی ئازاد کرابوو. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی مەسعود مەحمودی لە زیندانی قزل حساری کەرج. بەپێی راپۆرتەکان مەسعود مەحمودی هاوڵاتی دانیشتووی شاری تاران سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 مانگ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 15 خاکەلێوەی 1405 هەتاوی پاش پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ خوشکەکەی لە دەرەوەی وڵات دەژیت بەهۆی هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسەکە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراوە. ناڕەزایەتی خوێندکاران لە چەندین شاری ئێران.
ڕۆژی شەممە 16 جۆزەردان ژمارەیەک لە خوێندکاران لە شاری تاران، مەشهەد، کرماشان و ئیسفان چەند شاری دیکەی ئێران دژ بە کاریگەری نمرەکانی پۆلی 11 خوێندن لە سەرنجامی تاقیکردنەوەی چوونە زانکۆ کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بەپێی ئەو وێنانی کە بەدەستمان گەیشتون بەشدار بووان لە ناڕەزایەتیەکاندا بە وتنی دروشم خوازیاری گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردننی تاقیکردنەوەکان و هەروەها هەڵوەشانەوەی بڕیاری کاریگەری نمرەکانی پۆلی 11 خوێندنیان بوون. شایانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا ناڕەزایەتی خوێندکاران دژ بەم بڕیارە لە چەندین پارێزگا و شاری جیاوازدا بەردەوام بوو پەرەسەندنی ئەم ناڕەزایەتیانە بۆتە هۆی نیگەرانی بەرپرسانی ئاموزش و پەروەرش. مەترسی لە سێدارەدانی چەند بەندکراوی سیاسی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە. ڕۆژی ڕابردوو دەستگای قەزایی کۆماری ئیسلامی حکمی سێدارەی چەند بەندکراوی سیاسی لە زیندانەکانی ئاهواز و ئیسفاهان پەسەندکردووە و نیگەرانیەکان سەبارەت بە جێبەجێکردنی ئەم حکومانە بەرزتر بووەتەوە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان دیوانی باڵای وڵات حکمی سێداری مەسعود جامعی، عەلی ڕەزا میدراسی و فەرشاد ئەعتمادی فەر پەسەند کردووە و هەروەها حەسەن مەسلاوی و ڕەزا عەبدوڵڵاییش لە دۆسیەیەکی جیاوازدا حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە. لە هەمان کاتدا بەپێی راپۆرتەکان دوو برا بەناوەکانی هادی نیکبەخت و فەیزوڵڵا نیکبەخت لە زیندانی دەستکردی ئیسفاهان ڕوبەڕووی حکمی سێدارە بوونەتەوە. برای سێیەمیان محەممەد نیکبەخت هێشتا لە دۆخی ناڕوندایە. جێگای ئاماژەیە کە چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە مەترسی لە سێدارەدان و هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی گوشارەکانی ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکوان و بەندکراوانی سیاسی هوشداری جددیان داوە داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرۆ کە هەڵوێستێکی بەکردەوەیان هەبێت. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی قەندی مەمەسەنی لە پارێزگای فارس. بەپێی راپۆرتەکان ژمارەیەک لە کرێکارانی شرکەتی قەندی مەمەسەنی لە پارێزگای فارس سەبارەت بە بەڕێوەبردننی داخستنی ئەم شرکەتە و ناڕوونی چارەنووسی پیشەییان ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی چەندین ساڵ لە داخستنی شرکەتەکە هێشتا هیچ هەنگاوێک بۆ دەستپێکردنەوەی بەرهەمهێنان و گەڕانەوەی کرێکاران بۆ سەرکارەکانیان وەرنەگیراوە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە بەهۆی بایەغنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیان و مەعیشەتی کرێکاری دۆخی ئابووری ژیانیان لە خراپیدا و تەنانەت توانای دابینکردنی پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی کەنداوی فارس. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا پاش هێرشی موشکی و درۆنیە ئینتحاریەکانی کۆماری ئیسلامی و هەڵوێستی وڵاتانی ناوچەکە ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکان لە کەنداوی فارس بەرز بۆتەوە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان بەحرێن ڕایگەیاندووە کە چەندین موشکی بالستیکی و فڕۆکەی بێفڕۆکەوانی ئاراستەکراوە بۆ خاکیە وڵاتە و تێکشکێنراوە و هەروەها عەرەبستانی سوعودی بە توندی ئەم هێرشانەی ئیدانەکرد و جەختی لەسەر پاراستنی ئاسایشی ناوچەکە کردوێتەوە. لە هەمان کاتدا وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی هێرشەکانی ئەمریکای بۆ سەر دامەزراوەکانی چاودێری کەناراوەکانی ئێران مەحکومی ئەو کردارەی بە پێشیلکردنی سەروەری وڵات ناوبردووە. هەوڵی ئەمریکا بۆ بەکارهێنانی داراییە بلۆکراوەکانی ئێران بە مەبەستی قەرەبووکردنەوەی زیانەکان. دەوڵەتی ئەمریکا هەڵسەنگاندنی پلانی نوێی دەستپێ کردووە کە بەپێی ئەو داراییە بلۆکراوەکانی کۆماری ئیسلامی بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی هێرشیان بۆ سەر وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەی کەنداوی فارس بەکارهێنەرن. وەزارەتی خەزانەداری ئەمریکا دەست بە هەڵسەنگاندنی ئاستی زیانە گەیشتوەکان بۆ وڵاتانی وەک بەحرێن و کوێیت کردووە و هەروەها یەکێک لە ئەگەرە بەرچاوەکانی بەکارهێنانی بەشێک لە داراییە بلۆکراوەکانی ئێران بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانەیە. شایانی باسەکە و هەنگاوانە لە کاتێکدا دەخرێتە بەر لێکۆڵینەوە کە کۆماری ئیسلامی لە دانوستانەکانی خۆی لە واشنگتۆن داوای ئازادکردنی بەشێک لە داراییە بلۆکراوەکانی کردووە. دوایین هەواڵ کوژرانی 4 فەرماندەی جیهادی ئیسلام لە هێرشێکی ئیسرائیل بۆ سەر غەزە. بەپێی راپۆرتەکان لە هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئیسرائیل بۆ ناوچەی ئەلجەوازات لە ڕۆژاوای شاری غەزە 8 کەس گیانیان لەدەستداوە کە 4 کەسیان لە فەرماندەکانی شاخەی سەربازی جیهادی ئیسلام بوون. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان فەرحاد حەرار، محەممەد ئەبوو عافەش، عەبدوڵڵا قەدەم و نەعیمە سەرسووی لە نێوان کوژراوەکاندان. هەروەها هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە ئەو کەسانە لە کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەیەکی ناوخۆییدا بە ئامانجگیراون. شایانی باسە کە عەبدوڵڵا قەدووم فەرماندەی یەکەی دژەی تانکی جیهادی ئیسلامی بووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.